خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین. لە ئێستادا کۆمەڵی قەیرانی جۆرا و جۆر بەرۆکی هاوڵاتیان و خاچی کوردستانی گرتووە. بەشێکی زۆر لە چاودێرانی سیاسی پێیان وایە بەهۆی لێکترازان و ناکۆشی نێوخۆیەوە هێندەی تر برینەکان قوڵتر بوونەتەوە. بە جۆرێک هەر هێز و لایەنە سیاسیە بە جۆرێک تەرحی چارەسەرەکان دەکات و ناگەینە یەک ڕێی کوردستانی بۆ ئەوی بتوانرێت لە پێناو ژیانی خەڵک و خاچی کوردستاندا چارەسەرەکان بدۆزرێنەوە. لە ئێستادا بەهۆی قەیرانی داراییەوە ژیانی خەڵک ڕۆژ بە ڕۆژ ڕووی لە خراپتر ئەکات و خەڵکیش بێزار و بێمتمانن. لەلایەکی ترەوە بەشێک لە چاودێرانی سیاسی باز لەوە دەکەن کە ڕۆژ بە ڕۆژیش مەترسی لەسەر قەوارەی هەرێمی کوردستان دروستە بێت. لە چەند ڕۆژی ڕابردوو یادی کۆماری کوردستان بوو، ئێستاش هەرێمی کوردستانمان هەیە. بۆچی ئێمە سوود لە مێژوو وەرناگرین؟ چۆن بتوانین هەم قەوارە و هەم خەڵک و هەم ژیانی خەڵک بپارێزین؟ هەموو ئەو کێشانەی هەیە دەرەنجامی چین؟ هەموو ئەو قەیرانانەی هەیە، هەموو پرسیارانەی لای تۆی بینەر و هاوڵاتی هەیە. ئەم شەو لە پانۆڕامادا گفتوگۆی لەبارەوە کەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئابوبەکر هەڵەدنی سیاسەتمەدار. هەرچەندە بەڕێزت پەرلەمانتاریت و ئەندامی یەکگرتووی ئیسلامی کوردستانیت، بەڵام من حەزەکەم ئەم شەو وەکو سیاسەتمەدارێک و وەکو نەتەوەیە قسە بکەین. گفتوگۆکەمان نەتەوەیانە بێ. مامۆستا، یەک دنیا کێشە هەیە، ژیانی خەڵک خراپە و مەترسی هەیە وەکو باسەکرێت لەسەر هەرێمی کوردستان لە ناوخۆشمان ناکۆک و ناتەبە. ئەم هەموو کێشانە بوو. ئەناوی خوای گەورە سوپاس بۆ میوانداریەکەت و سڵاو لە بینەرە خۆشەویستەکان. من حەدم نییە سیاسەتمەدار بم، بەڵام کاری سیاسیەکەین یان ممارەسی کاری سیاسیەکەین. بەڵام بۆ کاکەزانە ئەم کێشانە هەیە. من فعلەن وەکو جەنابەت شەوێک هاتم ئەم قەیرانانەم بژارد. 54 قەیرانم بژارد کە لە هەرێما هەن. 54 قەیران، قەیرانی ئینتیما، قەیرانی ناسنامە، قەیرانی ژینگە، قەیرانی کولتور، قەیرانی کەلەپور، قەیرانی زانست، قەیرانی پەروەردە، قەیرانی یەکریزی، قەیرانی تەندروستی، بڕۆی تر. ینی ئەمە بۆ ئەم کێشانە کەڵەکە ئەوێ. هۆکارەکەی چیانی؟ هۆکارەکە ئەمین زەکی بە کاتی خۆی قسێکی بەناوبانجی هەیە، ئەڵێ هەرچی شۆڕش و ڕاپەڕین و ئەمارەتە کوردیەکان هەیە، دوو شت لە بنی هێناون. یەک نەعەدالەتی، دوو ناتەبایی، ئەوەی کە لە پێشەچەکەی خۆتاوتت لە ڕاستە. ئێستا ئەم دوو فاکتەرە لە ڕاستیە بەداخەوە ینی هەردووچی هەیە و پێ بە پێ هاتووە لەگەڵمان لە 92ەوە. و وەک ئەوەی کە مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە یەکی لە کتێبەکانە قسێکی جوانەکە، ئەڵێ کورد پند لە ڕابردووی وەرناگرێ. ئەوە ئەمە پەندی گەورە گەورەمان وەرگرتایە، بەتایبەتی کە بە خۆ دەبینی میلەتێک جینۆساید کرابێ، میلەتێک ئەنفال کرابێ، میلەتێک 4000 گوندی خاپور کرابێ، میلەتێک تعریب و تەبعیس و تەرحیل و تەهجیر کرابێ. تۆ ئەبێت یعنی ئەمانە بۆ تۆ پندوانە بێ کە 3 شاری بچووکت بەدەستەوەی ئێستا بۆتە 4 پارێزگا، بە 4 پارێزگا بەم هەموو دەرامەتەوە لە هەمووی گرنگتر کاکەزانە ئەم سامانە مرۆیە گەورە کە لە بەردەستی تۆدایە، ئەم سامانە مرۆیە گەورە کە هەتا بەم هەموو دەرامەتەوە تۆ نەتوانی 4 شار بە جوانی ئیدارە بکەی. ئەمە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە شتێکمان نییە بە ناوی حکومەت حکومڕانی لە هەرێمی کوردستانە. دەسەڵاتمان هەیە، ئیدارەدانمان هەیە، بەڵام ئیدارەدانێکی خراپ. دوو، نەهاتین ئێمە بین یابان میلەتێک بوو بۆ خۆتەزانی هیرۆشیما و ناکازاکی و تووشی جەنجێکی جیهانی بوو، بەڵام هەڵسایەوە. سنگافورە هەڵسایەوە. ڕواندا هۆتۆ و تۆتسی 2 عەشیرەت بوون بە ملیۆنان خەڵکیان یەکتر کوشت، بەڵام فەرمووی ئێستایەکێکە لە وڵاتە پێشکەوتوەکان. سنگافورە چی هەیە لە چاو ئێمەیە؟ ئێستا بۆ تا ینی وەکو داهاتی تاک پێش یابانیشی داوەتەوانێ. نەهاتین ئێمە بڵین ئادەی ئێمە ڕاستە 4 دەورمان بە دوژمن دەورە درراوە، بەڵام خۆمان ئێستا ئەوەی کە جەنابەت باسیەکەی مەترسی لەسەر قەواری هەرێم خۆمانین. من حەزەکەم ئەو شیعری مامۆستا شێرکۆبەکەس بۆ بێنوانێ. بابە بۆچی ئەسپەکەی شێخ لە بناردا کەوت و گلاو نەبوو بە ترۆپکی پاشە ڕۆژ و شاخی هەتاو؟ کوڕم ئینگلیس خستی، ئینگلیس گرتی، ئینگلیس کوشتی. ئەی بابە بۆ چرای ئاڵای ناو بە فرامباری مهابات لە تەمەنێکی زۆر کورتە
کورتتر لە خەونی پەپولە و کورتتر لە گەڵای دارچوالە پرشنگەکانی هەڵوەری و دڵی وەستا کوڕم فووی ڕووس فووی ستالین و سەڵتەنە گۆڕینەوەی خوێنی کوردستان بە نەوت و مەزاتە گەورەکەی دنیا ئەی بابە ئەم مانگەی ئێستا مەبەستی لە حکومەتی هەرێمی کوردستانە ئەی بابە ئەم مانگەی ئێستا کە لە هەناوی خوێنی شەهیدانەوە سەرچاوی گرتووە و لەسەر مەتین و گۆیژە و سەیفین خەرمامەیدا بابە ئەم مانگەیان چی ئەیکوژێ کوڕم کورد خۆی ئەیکوژێ کەسی تر نا خۆی ئەیکوژێ خۆمان خۆی ئەیکوژێ ئەم قوارێ خۆمانین کە سەبەبی لە ناوچوونین نە ئێرانە نە تورکیایە نە عەرەبی شۆڤێنیە خۆمانین کە ڕەحمان بە خۆمان کردووە قسە بە ناوبانگەکەی کاگرتووە بەرهەم کە ئەدەڵێ مەترسی گەندەڵی لە مەترسی تیرۆر خراپترە عیب نییە ئەمڕۆ پێشمەرگەی دێرین دوای 29 ساڵ هاواریان پێ دوای 29 ساڵ هاواری پێشمەرگەی دێرین کە هەندێکیان شایستەی ئەوەن کە هەرێکیان پەیکەریان بۆ بتاشرە بەڵام هەندێکیان شایستەی ئەوەن کە نازناوی پێشمەرگەشیان لێ بسەنیوانێ چکە خۆیان نەچن تەسکێ بۆ جاشەکەن خۆیان خەڵکێک لە جادەی قیرد پێی نەترازاوە بگرە ئەنفالچی و کورتکوش بووە هەر بڕۆن هەندێکیان بە کوژی شەهیدان و تەنزیماتی ئەم شارە و ڕێخستنەکانی کۆمەڵی ڕنجدەرانی هەفتاکان وەشاکانن هەمووی خانەنشینی پێشمەرگە و شەهیدانن هەندێکیان خۆیان ڕاز ناکەن تەسکردنی مامەڕی شەش بوو بەڵێ ڕۆحی لیستیشان لەگەڵ تەحسین شاوسە لێک لیستان سەدان کەس بڕۆ کاک زانەتەوە ئەو 450 داواکراوی کە ئەو 450 داواکراوی کە لە دادگای باڵای تاوانەکانی عێراق بەشداری پرۆسەکانی ئەنفالیان کردووە ئامر فەوجە خەفیفەکان و ئەمە فرەزە خاسەکان بڕۆ بزانت هەر لەو ناوانە بە ناوی سیانی بزانە چەند لەوانە ئێستا خانەنشینی پێشمەرگەن و چەندیشیان بوونەتە شەهید هەر ئەو ناوانە کەسی ترنا ئەو 450 کەس کەواتە ئێمە لەوە دەستمان پێکرد ئێستا برینەکان قوڵترە بن مامۆستا ڕۆژ بە ڕۆژ مەسەلەن ئەوەی ئەبینی ناکۆچەکان زیاترە بن و ئەوەی کە هەشمانە ئەو مانگەی کە بەڕێزت بە شعرەکەی مامۆستا شێرکۆبێکەس ینی وێنات کرد ئەو مانگە وردە ڕووی لە کزیەکە ئاوا بوونە بەداخەوە ئەو مانگە ئەگەر فریای نەکەوین هێشتا ینی ئەمەلێکی زەئیل و بچووک ماوە هێشتا لە دەست خۆماندایە بەشێکی لە ڕاستیە بەچی چارەسەریکەین ئەم دۆخە بەچی چارەسەرکەین یەک ئەبێ ئێمە قەناعەت بکەین کە ئێمە بەشێکین لە عێراق مادام بەشێکین لە عێراق ئەبێ ڕێکەوتنێکی کۆنکرێتی گشتگیر بکەین بێ پێچووپەنا لەگەڵ عێراق بەشەکەی خۆمان ئیسیعداد و ئامادە بەڕێکەوتن لەگەڵ بەغدا هەرێمی کوردستان بچووکتر نابێتەوە بەغدا هەرێمی کوردستان بە بەغا نایەتەوە بۆ دواوە بۆ ئەوە هەرگیز ئەگەر ئێمە خۆمان هەبین ئەوەی ئەوتری ئەگەر لەو دی و حەمرینەوە یەک بین بەڵام لەوێ یەک بین بەڵام لێرەش بین عدالەت و چاکسازی بکەین بەیەکەوە ینی ئەرکەکەی بەغا لەسەر حسابی ئێرە نەبێ ئەرکەکەی ئێرەش لەسەر حسابی بەغا نەبێ وەڵا کە لەوێ یەک ڕیز بین ناکرێت لێرە تۆ دەست بنێ بینە قاقای من و ناکرێت منیش لێرە کە تۆ ململانێکی ناتەندروست و نادیموکراسیانم لەگەڵاکەی من ئەرکەکەی خۆم لێ فرامۆشکەم ئەبێ هەردوو ئەرکەکە تەواوکاری بن دوو ئەم مەلەفی نەوتە بەڕاستی ئەبێ ساغ بکرێتەوانە کاکە بڕۆ ڕاپۆرتی دیلەت خوێنەوانە جەنابەت کەمترین $7 و تقریبا 8 سنت باشە یعنی چی تۆ ینی ئەم نەوتەیانی بۆ ڕادستی ناکەی یەک شتێکە کە ئەم نەوتە ڕادەست ناکرێت ئەبێ ئەم پارەی نەوتە لە دەستی گروپ و حیزب و شخص و بنەماڵەدا بمێنێتەوانێ بۆی قسەکەی خۆیان دەرچێت کاڵێن هەموو کەزە کڕێ بەزەبێ نرخی خۆی بدەیتە نرخی کاکزانە جیاوازە لە نرخی من احترامان یعنی نرخی فلان جیاوازە لەوە بۆ مرۆڤ بەبێ مامەڵە و کاکڕین و فرۆشتی ئەم داهاتە لە خزمەتی خەڵک بەکار بهێنرێ بۆ ئەوەی کوردستانی پێ بکڕینەوە مەسەلەن کوردستانی پێگەڕینەوە نەک من شوێن پێی حیزبەکەی خۆم پێی قایمترکەم تۆ وەرە بە خزمەت وەرە بە گەمەی دیموکراسی وەرە بە سنووقی ڕاستەقینەی هەڵبژاردن وەرە بەم شتانە عیبە تازەچی فۆڕم تەوزیعکەی فۆرمی حیزبی بە زۆر بڵێ وەرە من عەرزە دێمێت چۆن حیزب بەوە هەڵەسێتەوانێ ڕۆژگارێک بوون ئەم حیزبانە ینی کچی کورد ئەم سنگەیە کوتا لە ڕاستێ بۆ نای پێشمەرگەی لەسەر هەڵەکەنی ڕۆژگارێک بوو هەر کوڕی ئەو میلەتە بوو لە ڕاستیە بەعس خۆیڵە بە ڕۆژ سلێمانی بەدەست بەعسەوە بوو
مزەکەراتەکانی بەڕێوەبەری پۆلیسی بەغا بخێنەرەوانێ بە شەو بەدەست پێشمەرگەوە بوو بەعز لەم شارە تێکشکە بەدەست ئەم کوڕە چەلەنگ و ئازانی ئەم شارەوە لە ڕاستیانی ئەتۆ لەکوێوە هاتووی بۆکوێ لەکوێوە هاتووی بۆکوێ لە ڕاستێ ڕێکەوتنێکی گژدی لەگەڵ بەغا بکە مەلەفی نەوتی تەسلیم کە کاکە تەسلیمی کە ئەم نەوتە تۆ بەشێکی لە عێراق شەریکەیەک هەیە ناوی سۆمۆیە لە ڕێگەی ئەو شەریکەیەوە تۆ ئەو کاتە پشتی هەرێمی کوردستان وەرگرە سێ وەرە چاکسازیەکی گشتگیرکە بێ پێچوپەنا منە و جارە لە پلیژنەی پێشمەرگامە وتم حەقە یەکێتی و پارتی بە ئەندام و لایەنگرەکانی خۆیان بڵن کاکە ئێمە لە 92 خزمەتی ئێواکەین ئەوانەی کە بە ناڕەوە ئەوەی کە بە ناڕەوە خانە نشینن بە ناڕەوە پلۆپۆستیاندراوە کاکە خۆتان قایم کردووە خۆتان تەکوین کردووە موچەتان هەبووە زەویتان وەرگرتووە کوڕ و کوشتان دامەزراوە تا ئێرە خزمەتمان کردوون لە ئێمە دووە ناتوانین بارەکەمان گرانە دۆخێکی جیهانیە کۆرۆنایە چیە یعنی تا ئێرە بەسە ئیتر نابێت لێمان زیز بن ئەوەی پێمان کراوە لە کردومانن لە داهات وشتا ئەتانکەین بەڵام یعنی معقولە وەکو کاقوبا دەڵێ ژماری جەنەراڵەکانی پێشمەرگە لە هی ئەمریکا زیاتر بێ ئەخر لە کوێی دنیاە بووە کاک معقولە ینی ئەمانە لە بری ئەوەی خزمەتمان بکات بۆتە بارگرانی زیانمان لێ ئەدات بۆتە بارگرانی بەسەر بە هەرێمەکەوە بەسەر بودجەوە ئێستا بۆ لە ڕاستی ینی بودجەی هەرێم دەرەقەتی نایە بەشێکی ئەوەیە بەشێکی ئەم بارگرانیە کە دروستمان کردووە ئێمە 400,000 هێزی چەکدارمان بۆ چییە؟ ئەم هێزی چەکدارە لە 92ەوە لە دوای ڕاپەڕین بێزگە لەو 3 ساڵەی شەڕی داعش کوات شەڕی چ داگیرکەرێکی کوردستانی کردووە شەڕ یەکترمان پێکردووە بەداخەوە شەڕ یەکترمان پێکردو لەناوەوە شەڕی تیرۆر کراوە مەسەڵەن شەڕی تیرۆریست و بهین ئەوە جیاوازە ئەوە ینی ئەلحەمدوللا هەم دەستگاکانی ئاسایشمان چاوکراون و هەم خەڵکیش خۆی لە کوردستان یارمەتی دەرەوە سپاس بۆخوا تیرۆر لێرە گەشە ناکە جیاوازێنەوەیان پێشمەرگەم ڕۆ دروست بوو کە ئەوانەی کەس لیواکانن مەسەلەن موچەی تەواوەتی وەربگرن بەبێ لێبڕین و ئەوانەی تر ئەبێ موچەی بە لێبڕینەوە وەربگرن ئەمەش هەندەی بەڕای من ئەوەش ناعەدالەتی ئەوکو چۆن من لە ڕاستیا جاران ئەچوون بە ناوی ئەوەی کە ئەمە لە ناوچە گەرمەکانن بە ناوی ناوچەی گەرم هەر فەرماندە هەبوو خەڵکی نەقڵە کرد بە ناوی ناوچەی گەرم کە ناوچەی شەڕن بۆ ئەوەی کە موچەکان لێبڕینی لێ نەکرێت جارە من هەر لەگەڵ لێبڕنی نانین ینی ئەگەر داهاتی هەرێم وەکو خۆی کۆ بکرێتەوە وەکو خۆی دەستی گروپەکانی چەتەی و مافیا و دزی و قاچاقچێتی ببڕدرێ لە هەموو مەرزەکان بڕواتە بێ کاکەزانە بەشی ئەوە ئەکات داهاتی نەوت و قسەیەکێ مامۆستا قسەیەکێ ئەڵێ خوای گەورە هەموو نیعمەتێکی بە و هەرێمی کوردستان و بۆ 4 پارێزگایە داوە ئێمە ئەگەر بێت و حکومڕانیەکی زۆر ڕەشید و کۆکەرەوە هەبێت ئەتوانێت موچە بدات و پێویستیشی بە بەخانە بێت ئێوەکو پەرلەمانتار بەدواداچون تا کردو گەیشتنەوە قەنەعاتەکە ئەو قسەی ئێمە نیە قسەی تیمێکی سویدیا کە هاتوون مەسحێکیان کردووە لە هەرێمی کوردستانە سەر تاسەری هەرێمی کوردستان گەڕاون ئەڵێن کوردستان برسێتی هەڵناگرێ کوردستان قەیرانی دارایی هەڵناگرێ بە خاچی بەپیتی بە ئاوی سازگاری بە ئاوی بارانی بە دەرامەتی سروشتی کاکەزانە لە نەنک و باپیر و دایک و باوکەکەی من و تۆ لە حەفتاکان و تا سەرەتای هەشتاکان لەو جەوت و مازوو و گزگل و بەڕوو و پێستە و خوری و هەمووی پارەیە کرد کاکەزانە ئەمانە هەمووی پارەیە کرد لە ڕاستیە کشت و کاڵ ینی لە گەشەکردنێکی تەواوە بوو تۆ وەرە سیرکە ینی ئەمە هاتووتە چۆ ئێمە قەیرانێکمان نیە لە هەرێم ناوی قەیرانی کەمی داهات بێ قەیرانی خراپ بەڕێوەبردن خراپ دابشکردنمان لەبەرەوەی ئەو داهاتی کە هەلێت لە هەرێمە هەمانە داهاتی ناوخۆ داهاتی نەوت داهاتی خاڵە سنووریەکان بەم سێ داهاتە ئەگەر بێتەوە بۆ ناو خەزێنەی حکوومەت قاچاقچێتی و دزیتیان نەکرێت بەم داهاتە ئەتوانین بەبێ لێبڕین موچەی تاوەتی خەڵکی کوردستان بین بەبێ لێبڕین بە چارە سەرکردنی لیستی موچەوەی کەکە بایۆمەتری هەیە و ئێستا بەڵێ کە ئێستا بۆ خۆ دەزانی دوو موچە و سێ موچە و ئەو قانونی چاکسازیە بخەرە بواری جێبەجێکردنەوانی وەکو خۆی ئەتوانی بە لێبڕین موچەبی بەڵام ئەمریکا خۆت گوێ لە نەبوو سەرەکی حکوومەت لە ناو پەرلەمانە احترافی کرد بەڵە قاچاقچێتی هەیە لە خاڵە سنووریەکان چی کام قاچاقچێتیە خۆ بە خەڵکی ئاسایی ناکرێت هەرگیز بە خەڵکی ئاسایی ناکرێت تۆرە ئەمانە کەم کەرەوانێت تۆ 400,000 هێزی چەکدارت هەبێ بە پۆلیس و بە ئاسایش و بە پێشمەرگەوە 64 کۆمپانیای سکوریتیت بۆ چییە ئەمەد بۆ چیە لە ڕاستیانی ئەگەر هەوت هەیە ئەمەیانت بۆ هەیە ئەگەرەوەت هەیە ئەبێ ئەمە هەمووی تەنزیم کرێتەوە
ڕێکخرێتەوانێ مەسەلەن هێزی پێشمەرگە بکرێتە هێزێکی نیشتیمانی فەرماندە کۆنە ماندووە کان ئەمانە بەپێی یاسای ڕێزلێنانی پێشمەرگە ئەمانە بە شایستەترین موچە ئەوانەی کە پێشمەرگەی فعلین هی سەردەمی شاخن دانەبراون ماندوون ئەبێ کۆمەڵشتی زۆر باشیان بۆ کرێ بەڵام قائیمەکە نین بیکەین بە زۆر و بۆر ئەوانەی بە فعلی پێشمەرگەی ڕاستەقینە بوون نەک ئەم عەدەدەی ئێستا کە 113,000 کەس لە کوردستانە خانەنشینی سەربازیە کە زۆرە نە شۆڕشی ئەیلول نە شۆڕشی نوێ ئەو عەدەدەی نەبووە بەداخەوانێ زۆر باشە مامۆستا کەوابێ بینە سەر پرسێکی تر هێز و لایەنە سیاسەکان لە ئێستاە لەگەڵ هەموو ئەو قەیرانانە هەر یەکە و بە جۆرێکە و هەر یەکە و بە ئیتیجاهێکە بۆ ئەمە بەڵێ ئەمە بۆ ئەمە بەڕای من دوو هۆکاری لە پشتەوەیە یەکەم ڕۆژ هەڵاتی ناوەڕاست ئەمریکیەکان توێژینەوەیان کردوواڵە یەکێک لەو شتانی کە کاریگەری هەیە کاریزمایە بمانەوە نەمانێت ئێستا ئێمە غیابی ڕێبەرێکمان هەیە یابی ڕابەرێکمان هەیە کەی هەمووان بێ کاریزمایەک بێ کە بۆ هەمووان بیر بکاتەوە هی هەموو خەڵکی کوردستان بێ هی گروپ و حیزبێکی دیاریکراو نەبێ لە دەوری کۆ ببینەوانێ ئەمە یەکەم زۆر وڵاتی دنیا بەمە ئەو قۆناغی پەڕیوە دووەم بەڕاستی ئێمە شتێکمان نییە کە ناوی استراتیژی نیشتیمانی بێ لە دەوری استراتیجێکی نیشتیمانی کۆ ببینەوانێ حتا حەق ئەمە یاسا بێت لە پەرلەمان ینی چەند لە ئەم دوو خوڵی پەرلەمانە پرۆژە یاسا هاتووە کە ئەوە هاتوۆتە خوێندنەوە یەکەمیشی بۆ کراوە بەڵام بەداخەوە ئیشی لەسەر نەکراوە ئەبێ استراتیجێکی نیشتیمانیمان هەبێ هێز و لایەنە سیاسەکانی کوردستان لەسەر ئاستی چوار پارچەکە بەڵام لەسەر ئاستی ئەم پارچەیە بە تایبەتی لە باشوور چین ئەرکەکانمان بەرامبەر بە بەختا بەرامبەر بە دەروجیرانەکان بەرامبەر بە کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرامبەر بە مەلەفەکانی جینۆساید و هەر هێزولانە بەرپرسیارەتێکی بەرێ من مەسەلەن یادی بە خێر مام جەلال بە یەگرتووی ئەوەی یەگرتو دوو ئەرچی پێیەکرێ بڕوا لە دەرگای ڕێکخرا و حیزبە ئیسلامیەکانی دنیا بە وەک حیزبێکی ئیسلامی بە ئاەت و حەدیث باسی حەقیانەتی ئەم قەزیان بۆ بکە لە ئێوەی وەرەگرن بەزلانێ لێمەی وەرنەکردن دووەم بڕوا پەروەردەی تاکە تاک چونکە ئەم حیزبی بەعسا ئەم تاکەی هەڵوەشانوە خەڵک لە سەردەمی بەعسایی و کونە دیوار گوێی هەیە لە دیوارەکەی خۆیان نەیەوێرا ئێزگەکە بە متاحی بکاتەوانێ لەبەر وەرە ئەم دوو شتە بکەن هەر یەکەمان مەلەفێ بگرینە ئەستۆ استراتیژێکی نیشتیمانی هەبێ بەرامبەر بە پارچەکانی تر کاکە زانە ئێمە نین دەستێ وەردام بکەین دین استراتیژمان هاوکاری و پشتیوانی بێ پشتیوانی مەزلوم عەبدی بکەین بەس نەچین حیزبی کارتۆنی و جێشی کارتۆنی بۆ دروستکەین پشتیوانی باکوور بکەین پشتیوانی ڕۆژهەڵات بکەین بەڵام ئێستا چۆن وانێ ئێستا دەستێوەردان هەیە ئێستا حیزبی فۆتۆکۆپی هەیە لە باشوور لە ڕۆژهەڵات لە باکوور لە ڕۆژئاوا کە ئەمە استراتیژێکی هەڵەیە لە ڕاستیە بێت لێی گەڕێی بۆ خۆیان بەڵام تۆ چەندێکت پێکرێ مەسەن تۆ دوو قەرارت هەیە لە پەرلەمانە لە ساڵی 2015 دەرچووە ئاعترافکردن بە کانتۆنەکانی خۆرئاوا و ڕێزگرتن لە ئیرادەی گەلی ڕۆژئاوای کوردستان لە ئەو ئالەتی کە دیاری کردو بۆ خۆ بەڕێوەبردن تۆ ڕێز لەمە بگرە وەرە مامەڵە لەگەڵ ئەمایە بکە تەواو تۆ ئێستا مەسەن جێشی ڕۆژ جێشێکی نانیزامیە بە چه قانون لە بودجەی هەوارێمی کوردستان بۆی ڕە بەس پێم بڵێ بە چه قانونێک تۆ ئەم جێشە دروست کردووە ئەم لەشکرە دروست کردووە بە چه قانونێک پشت دەستورە بە چه قانونێک هیچ ئەمە ئەم استراتیژیانە لەسەر ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتی یعنی ئێمە بین لۆبی دروستکەین ڕەوەندی کوردستانی لە دەرەوەی هەرێمە ئەم ڕەوەندی کوردستانیە ببێ بە پاڵپشت بۆ باشووری کوردستان لە زۆر ڕۆوانێ هەموو ئەم ئەرکانە بەداخەوە نەهاتوین لە بەسەر بنەماڵ ڕۆڵدا بەشکردن هەمومان هەر یەکە شانی بینە ژێر لە ڕاستیە ئەمە لەبەرەوە گەورەترین ئێستا لە کاتێکە مامۆستا مەترسی پێکدادانی کورد بۆ کوردی شێناوەنەوە مەسەلەن پەکەکە و پارتی دموکراتی کوردستان ڕوبەڕووی یەکترە بنەوە مەسەلەن لەو چەند ڕۆژە ڤیددیۆیەک بڵاو کراوەتەوە مەسەلەن ڕەنگە هەندێک پێی خۆش بێ هەندێک پێی ناخۆش بێنی لەسەر هەموو شتێک دوو بەشین سێ بەشین چوار بەشین ئەمە چەند زەربە لە قەزەی کوردستانی و لە قەزەی نیشتیمانیە لانی کەم لە باشوور لانی کەمە بێت تۆ بێ ئەو فاکتەرانە دیراسەکەی ئەمە بۆ یعنی هێشتا تۆ هێزە کوردستانیەکان هێشتا لە دەوری ناتەبایی دەخولێنەوانێ بۆ عیبرەتیان لە ڕابردوو وەرنەگرتووە بۆ هێشتا ئێمە دەستمان لەسەر دڵمان بێ ئۆخەی شەڕ ڕوو نەداتەوانێ ئەمە هۆکارەکەی چی لە ڕاستە دووەم ئەم دەوڵەتانی دراوسێ چێ زەمینە سازی بۆ ئەمە ماڵوێرانی نیە ئێستا دەستمان لەسەر دڵمان بێ شەڕی کورد بە کورد هێشتا دوای ئەو هەموو شەڕە خۆکوژی و شەڕە کورتکوژی و ئەو هەموو ئیتیفاقیە و ئەو هەموو پەشیمان بوونەوەیە و
ئەمە هێشتا مەترسیەکان لە ئارادان ئەمە بەشێکی پەیوەندی بە چێوە هەیە یەکەم پەیوەندی بە ئەجندای داگیرکەرانی کوردستانەوە هەیە بەشێکی شەڕی وەکالەتە بەشێکیش لە هێزەکان هێشتا بەداخەوە واقعی ئێستا نەخوێنێتەوانێت کە هێز و قووەت لە یەکبوونایە هێز و قووەت لە یەکبوونایە و ئەبێ هێزەکانی دەرەوەی هەرێمی کوردستانیش بە فعلی ڕعایەتی دۆخی ناسکی هەرێمی کوردستان بکەن بێ لێگەیشتێکی هاوبەش هەبێ لێگەیشتێکی هاوبەش و ئەمە لە ڕێگەی دایلۆگەوە چارەسەر کرێ و ئێمە نین ئێستا کە بەڕاستی بەرژەوەندی ئەو دوو دەوڵەتە دراوسێ لە هەرێمی کوردستان زەمینە سازی بۆ بکەین ئەوان ئاراستەکەری هێزە کوردستانیەکان بن و ئەوان فتیلی هەڵگیرسانەوەی شەڕ بەدەستی ئەوان بێ لەبەرەوە بەڕاستی یەکێک لە هەرێ دۆخە خراپەکەی ئێستا ئەوەیە کە تۆ ئەوە حاڵتە لە ڕووی چاکسازی لە ڕووی گەندەڵی تابی نەقاقات هاتووە ئەوە وەزئی موچەیە بۆیە من پێم وایە ئێستا کاک گزانە کوردستان لە بن بەستی سیاسیایە لە بنبەستی سیاسی لەو بنبەستە سیاسی خۆمان بکەینەوە هەرێمی بۆ لە بنبەستی سیاسیە یەکەم ئەوە وەزئی بژێوی خەڵک ئەوە متمانەی حکومت لە ناو خەڵک و جەماوەر ئەوە کێشاڵ پەسێراوەکانمان ئەوە لەگەڵ بەغان ناگەینە ڕێکەوتن بەچی لەم بنبەستە سیاسی دەرەچین ئەبێ ئەم استراتیژە جێبەجێکین لە ناو خۆدا دەست بکەین بە چاکسازیەکی ڕاستەقینە دەست بکەین بە چاکسازیەکی ڕاستەقینە باشە زۆر دەمێکە جومان لەو شەی چاکسازی بێ مامۆستا و چاکسازیە بۆ دروست نابێت دروست نابێت لەبەرەوەی چاکسازی سێ عنسوری مهمیەوێ یەکەم بڕوات بە چاکسازی هەبێ واتە ئیرادەی چاکسازیت هەبێ دوو ئەبێت لە ڕاستیە کەسەکە خۆی چاکساز بێ خۆی مصلح بێ واتە تۆ خۆت بەشێک نەبووی لەم قەیرانانە تۆ بەشێک بووی لە تاڵانکردنی مەلەفینەوت خۆت ئەندازیاری ئەم هەرزان فرۆشتنی نەوتی کوردستان بی چۆن چاکسازی بە تۆوە کرێت ناکرێت یانی خۆت سەبەبی قەیرانەکەی خاڵی سێهەم چاکسازی پێویستی بە بەرنامە و پلانێکی ڕوون هەیە بێ پێچووپەنا مەسەن ئێستا یاسای چاکسازیە ئێستاش ئێمە مەترسی بەلا ڕێبردنمانەیە هێشتا نەچۆتە بواری جێکردنەوە لە کاتێکە یاساکە ڕوون وازەحە ئەو ناڵێ بۆ نمونە ئادی ئەوانی کە دوو موچە سێموچەند بۆ ناوەکانیان بۆ ڕایگشتی بڵاو ناکانوانێ ئەمانت بڕیوە ئەی نابێت داهاتەکەی بگەڕێتەوە بۆ خەڵکی کوردستان ئێمە بەمە لە بنبەستە سیاسی دەرەچین بە ئەنجامدانی ئیسلاحاتێکی ڕاستەقینە بە کۆبوونەوەی هێزە کوردستانەکان لە دەوری خیتاب و گوتارێکی نیشتیمانی و استراتیژێکی نیشتیمانی چوارچێوەی پەرلەمانی کوردستان هەموو هێزولانە سیاسەکانەوەی خەڵکی کوردستان دەنجی پێداوە لە چوارچێوەی پەرلەمانن پەرلەمانە بێ ڕۆڵی چی بێ بۆ ئەوەی بتوانێت ئەو خیتابە نیشتیمانی زاڵکە ورتر تونتر جددیتر لەسەر پرسەکان بێتەدەن پەرلەمان بەپێی یاسای ژمارەیەکی ساڵی 92 ئەبێ یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان وا پێناسی کردووە لە مادەیەکەمە ئەبێ شوێنی یەکلاکردنەوەی پرسە چارەنووسسازەکانی گەلی کوردستان بێ بڕیاری ژمارەیەکی ساڵی 2005 بە هەمان شێواڵێ پرسە نیشتیمانیەکان ئەبێ لە پەرلەمانی کوردستان یەکلای بکرێنەوەوانێ بەداخەوە پێم بڵێ مەسەلەن با ئێمە تەقیمی ئەم خولەی بەرلەمانکەین ئەو بڕۆ بۆ خولەکانی کەش کوات چ پرسێکی نیشتیمانی لەم پەرلەمانە سنوورەکان کە ڕۆژانە دوێنە شەو ناوچەی ئامێدی بۆردومان کراوە لەلاەن فڕۆکانی تورکیاوە ئایا توانیمانە سنوورەکانمان بپارێزین ئایا توانیمانە پرسێکی گەورەی وەکو ئازادی ئێستا خەڵک لەسەر خۆپیشاندان نەگیرێ کە مافێکی ڕەوایە پشت ئەسوورە بە دەستور بە قانون کەیک پەرلەمان توانیوێتی لە بکوژی خۆپیشاندەران بپرسێتەوانێت قوت و موچەی خەڵک بە قانون ڕێکخراوە زەرائیب و باج بە پێی مادەی 28 لە دەستوری عێراق باج و زەریبە کۆکردنەوەی زیادکردنیە بێ بە قانون بێت ئێستا تۆ بە بێ قانون ئەگەڕێتەوانێ ئەم بارە لەسەر هاوڵاتیانی کوردستان گرانەکەی بەڕای من ئەم خۆڵی پەرلەمانی کوردستان هیچ پرسێکی نیشتیمانی یەکلایی نەکردوێت پەیوەندی بەچیەوە هەیە پەیوەندی بەو زۆرینەوە هەیە کە لە پەرلەمانی کوردستانە هەیە و ئەم زۆرینە کارێکی کردووە کە پەرلەمان لەژێر ڕکێفی دەسەڵاتی جێبەجێکردن نابێ بۆ بێ بە ئاراستەکردنی دەسەڵاتی جێبەجێکردن یەک هەنگاو نەنێ ئەجینا کەی ئەمە دۆخە زۆر زار گلەی لێ ئێوە کرێوەکو ئەندامەکان هەمومان هەر یەکەمان بە نیسبەتی جیاواز بەرپرسیارین لەو دۆخە ئەوانەمان کە بێدەنجین ئەوانەمان کە دەنگەکەین بە دەنگێکی نووساوە قساکەین بە دەنجێکی بڵند قسە ناکەین و لە سەروی هەمووی تر هەمووی لەبەرەوەی هێشتا ئەوە زۆری نەکەی زۆرینە لە هەموو دنیاە کاک زانا زۆرینە لە هەموو دنیا هەست بە بەرپرسیارەتیەکە بە زۆری لەکوێی دنیا لەکوێی دنیا هەبووە
پەرلەمان چەپڵە بۆ دەسەڵاتی جێبەجێکردن کوتێ لەکوێی دنیا هەیە بۆ پەرلەمانتار گۆرانی بە باڵای دەسەڵاتی جێبەجێکردنا هەڵبڵێ شوێنی لێپرسینەوەیە شوێنی محاسبەیە شوێنی چاودێریکردنە هەستەکەی بە قەس دوای لێکرێ بە ئانقەس ئەم پەرلەمانی کە ئێستا هەمانە بە مروری زەمن ڕۆژ بە ڕۆژ بێهەیبەت کراوە دووەم ئۆپۆسیۆن بەرەیەکی پەرتو بڵاوە بەداخەوە ئەوەی کە هەشە ئۆپۆسیۆنیش شەڕی لاوەچیەکەن نان لە دەوری بەرنامەیەنجا حتا ئۆپۆسیۆن و دەسەڵات دەبێت تەواوکاری یەکتر بن خۆکاکە لە هەموو دنیای ئۆپۆسیۆن دەسەڵات علاقەکان علاقەیەکی دوژمنکارانە نییە کاکزانە علاقەکان علاقەیەکی تەواوکاریە ئۆپۆسیۆن یعنی ئاوێنەی دەسەڵات ئەم دەسەڵاتە لە ڕێی ئۆپۆسیۆنەوە خۆی دەبینێتەوانێت نقصانی و کەمە و کوڕیەکانی چۆنپۆسیۆن ئەوە نیە کە بڵی معدل لە کەمینایە بۆ دەسەڵات بەڵێ چاودێری ئەگار ڕخنەی ئەگرێ بەرنمەکەی بەدڵنیاشتی باش بەڵام پرۆژەی بەدیل و چارەسەری داتێ ئەڵێ ئەمەد خراپە بەڵام ئەتوانی ئا بە جۆرە خۆ چاکی ئەمانش کراوە باشە لەسەر پرسی باز ڕێک هەبوو لە ناو حکوومەت هێرێمی کوردستانی شاکە گرنگجی بە کەرتی تایبەت بدرێ بۆی کەرتی تایبەت هەلیکار زۆر بکات مەسەلەن پرۆژەت بە هەبێت چکە کۆمەڵێک مستەسمیر هەیە پارەی زۆری لایە بەڵام ئەم باز و ئەم بازە بێ قانونیانەی کە دێتە نایەتە پەرلەمان و یاسایەک پاڵپشتی ناکە کاریگەری لەسەر کەرتی تایبەتیش نابێت کە پەیوەندی ڕاستەخۆی بەژانی خەڵکەوە هەیە بەداخەوە یعنی ئادەی کاک زانست بوارێکم پێ بڵێ بە کەرتی تایبەت نەکرابێ ئەوە تەندروستی زۆربەی زۆری بەرەو کەرتی تایبەت ڕوا نەمە بەس لە پرۆژەوە بەرهێنان بەڵێ ئەوە کەرتی خوێندن ئەم هەموو زانکۆ و پەیمانگا ئاهلیە ئەکرێتەوانێت کە بەداخەوە تۆ دەی بەبێ بەرنامە کاتێک بە پێی پلانێک نازانی حاجە و پێداویستی تۆ ساڵانە چییە ئەوەندە تەلەبەی زانکۆ و لە چ بوارێکا تۆ پێویستیت بە زانکۆ هەیە دەی ئەم هەموو زانکۆ ئێستا بزانم نزیکەی 34 زانکۆ هەیە لە کوردستانە زانکۆ پەیمانگا لە کاتێکا لە هەموو سەردەمی باسا یەک زانکۆ بوو پیانە و زانکۆی سەلاحەدین بەڵام تۆ بی یعنی ئەم هەموو زانکۆی بکە بەبێ پلان و ئەو گەنجەش ئەو قوتابێش کاتێک کە تەخەڕوجە کات یعنی تۆ دای نامەزرێنی هاواری لێ هەڵەسێ بۆیە زەخر لەسەر تۆ دروستەکە و زەختیش لەسەر کەس و کارێکی دروستەکە بۆیە بەداخەوە زۆربەی کەرتەکان بە خەسخەسە کراوە لە کوردستانە بە تایبەت کراوە و ئەم تایبەتە باری شانی هاوڵاتی تایبەتێکی حەقیقی ئەگەر تەنانەت ململانیشی کاکزانە ململانێکی شەریفانەش نیە لە بینی ئەمانەدا بۆ ئەوی کە هاوڵاتی لەو بینەدا قازانچکە بە پێچەوانەوە هەر ئەو کارتە مۆبایلی من و تۆ کە بەکاری هێنین نووسراوە 5,000 6,000 لە من و تۆسن هەرو کارتە مۆبایلە مەسەن با هاوڵاتی یەک مانگ کۆڕەک و ئاسیاسیل بایکۆتکەین بە هەمومان یەک مانگ زانە ناچاریان ناکەین هەزارە بێت بەڵێ مامۆستاگەر ئەو زیادکردنی بازە کاریگەری نابێت لەسەر مەسەلەن ژیانی هاوڵاتی و خراپبوونی ژیانی هاوڵاتی بەڵێ ئێستا یعنی باجەکان یعنی زۆرن لە کوردستانە 400 زۆری باز لە هەموو بارێک بەڵێ ئەم باجانە زۆرە بە پێی پلانێکی مەدروست تۆ یعنی یەشێک لە ڕێگاکانی ئەو ڕێگایانە چین کە داهات زۆر ئەەکەی خەرجی کەمەکەیتەوە ئەمە بێ استراتیژەکەت بێ ئێمە ساڵی 2016 200 خەبیر لە هۆڵی سەعد عەبدوڵڵا کۆبوونەوانێ حکومەت وەک ئێستا ئەم قسەی کرد وتی ئێمە هاتوون ئەو 200 خەبیر و مامۆستای زانکۆ و پسپۆڕ و شارەزایە پێشنیارمان بنێت چۆن داهات زۆرکەین و خەرجی کەمکەینەوە پێشنیاری جوان جوان وترا لەسەر داهاتی مەتارەکان داهاتی ناوخۆ داهاتی خاڵە سنووریەکان مەسەلەی باجی کۆمپانیەکان مەسەلەی کەرتی تایبەت مەسەلەی قەرزەکانی حکومەت مەسەلەی کشت و کاڵ بەداخەوە هیچی نەچوە بواری جێبەجێکردنەوە پێچەوانەی ئیرادەی ئەو 200 کەسە شارەزا و پسپۆڕە هاتن بە زۆر بڕیاری پاشەکەوتنی موچیان بەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستانە سەپاند لەبەرەوە کەرتی تایبەت ئەبێ لە خزمەت گەشەکردنی ئابووریا بێ تەوکردنی ژێرخانی ئابووری کوردستان نابێ بەداخەوە ئێمە تەنها ژمارەی ملیاردێر و ملیۆنێرەکانمان زیاد کردووە و هەرێمێکی وەکو کوردستان پێویستی بە نزیکەی 27,000 کۆمپانیان نییە بەڕاستی پێویستی بە 27,000 کۆمپانیانێکە لە کوردستانە هەیە ینی هەموو شتێک زیاد لە پێویستە هیچ شتێک ستاندارێکمان نییە ستاندارێکی نێودەوڵەتی باشە مامۆستا بەکرد ئۆپۆزیسیۆنیش و خەڵکیش و دەسەڵاتیش هەمان ئەو هەرێکەی بە فۆرمێک ئەم قسەیەکە کاڵێ خەتەر لەسەر هەرێمی کوردستانە دۆخی هەرێمی کوردستان خراپە ژیانی خەڵک خراپە هەمووی واڵێ سەلەن ئێستا بڕۆ پرسیار لەسەرۆکی حکوومەت بکە لە کام سەرکردەی حەزب بکە لە کام سەرکردەی ئۆپۆزیسیۆن بکە وا ئەڵێ چۆن ئەم ڕەانە کۆ بکرێنەوە چارەسەری بدۆزرێتەوە چارەسەرێکی نیشتیمانیانەی جددیانەی وەکو ئەوەی کە لە سەردەمی شۆڕشدا و جەنابەت لە سەرەتاکانی لە قسەکانی سەرەتا تا باس کرد وەسفت کرد بەدڵنیایەوە هەمومان ئەتوانم بڵم کاکزانە
ینی نەک من و تۆ نەک سیاسیەک و سیاست مەدارێک و سەرۆکی حیزب و سەرۆکی دەسەڵاتەکان لە هەرێمی کوردستانە هاوڵاتیەکی احتیادی ئەو سەرجارێت توانێت تەشخیصێکی جوانی دۆخی هەرێمت بۆ بکە لە ئابووریا چۆنین لە ڕووی سیاسیەوە چۆنین لە ناوخوا چۆنین لە تەشخیصا هەمومان متتەفقین بەس دێتەوە سەر دووڕیانەکەی کە جیامان نەکاتەوە دێتە سەر چارەسەر چۆن نەکرێ ئەم قسانی کە ئۆپۆسیۆنی کا بۆ نمونە ئۆپۆسیۆن کە ئەڵێ بۆ نمونە با کارتی کارەبا چاکین ئێم قسێکەی قازانجی ئۆپۆسیۆنی تایە چه وڵاتێک هەیە هەندەی هەرێمی کوردستان تیشتی خۆری تیابێت چه وڵاتێک هەیە هەندەی هەرێمی کوردستان ڕەشەبا و بای تیابێ ئەمە دوو سەرچاوی گەورەی وزن تۆ توانی بەمە مشکلی کوردستان چارەسەرکەی هاوڵاتیەک گوێی لە دەنگم بێ کاگوریا خەفافی ناوە لە هەشتاکان ئەم کاگوریایە خەڵکی ئەم شارە بە ڕێزەیە مدیری ژینگەی عێراق بۆ لە هەشتاکان تاقە مدیر بووە کە بەحسی نەبووە شاری سلێمانی یەکەم و شاری خایەن بۆ لەسەر تاسەری عێراقا ئەوتی دکتۆرەیەک هەیە خەڵکی ئەم شارەیە باوکی بە ماڵیان چۆتە بەسرا ناوەکەی خۆشی ناوە سابونچی پێم وایە دکتۆرە ئینتیسار سابونچی دکتۆراکەی لەسەر ئەم زێرابەی سلێمانی هێناوە کە ئەڵێ تەنها قامیش لێدەن قامیش لێدەن بۆ ئەوەی ژینگەی سلێمانی لە مەترسی بپارێزین قامیش لێدان چی تێچێ لە وڵوبەوە هەتاوەکو ئەگاتە تانجەرۆ ئەم زێرابەی سلێمانی کە ئەڕوا بەس قامیش لێدا قامیش سروشتی وشی وایە ڕۆکێکە بۆ خۆی گەشاکە بۆ خۆی زیادەکە وەکو ترژ وایە زیاد دەکات تۆ تەنها قامیش لێدا ئەمە ینی دکتۆراکەی لەوای هێناوە ئەو خاتونە تۆ ئەمە چی بەگوێی نەکەی لە ڕاستیە ینی ئەم ینی ئەمە لەبەرەوە دووڕیانەکە کە جیامان نەکاتەوە لە تەشخیصەکە هەمومان متتەفقین دووڕیانەکە لە چارەسەرە چونکە بتێونەتەوە هەندێک گروپ هەندێک دەستە حیزب جاری وایە زیان ئەکات لە ئەنجامدانی چاکسازی ئەو حیزبە بەڵام ئەوەی کە قازانجەکە چیە میلەتە گەلە قەوارەکەیە دەستکەوتەکانن کە لە فەوتان ئەیان پارێزین لەبەرەوە ئێمە پێش ئەوەی ڕووی گلەکانمان لە داگیرکەرانی کوردستان بکەین ئەبێ ڕووی گلەکەمان لە خۆمان بێ خۆمان قل هو من عندی ئەنفوسیکم بە تعبیری قورئان چەند خۆمان سەبەبکاری ئەم دۆخەین ئەم ئیرادەیە بێ لە خۆمان مەسەڵەن لەگەڵ ڕێژەیەک پرسیارت لێ بکەم لە سەد چەند خۆمان سەبەبکاری من بە ڕای بەندەی من ئەوە نەی کە من شارەزا بووم لە 13 ساڵیەوە سیاسەتەکەم لە 170 هۆکارەکان خۆمانی لە 170 مامۆستا لە ماوەی ڕابردوو ئێستا گفتوگۆیەکی گەرمەیە ئەمڕۆ شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدایە گەیشتە بەغدا بۆی مەسەلەی ئەو ڕێکەوتنەوە تێپەڕاندنی پرۆژه یاساکەوتکردنی بە یاسا لە ئەنجومەن نوێنەرانی عێراق لە بەرژەوەندی کورد تێپەڕێنەوە باز لەوەژەکرا کە شاندێکی سیاسی کە هەموو زولانە سیاسەکانی دەرەوەی حکوومەتیشی تیابێت مەسەلە شاند چوو بۆ لای گرتووی ئیسلامی بۆ لای کۆمەڵ ڕەنگە بە شێوەی تر پەیوەندی بە هێزەکانی ترەوە کرابێ بۆ ئەم شاندە دروست نەبوو ئەو شاندانی ئەڕۆنە بەخۆکارچێکە دروست نەبوو شاندە سیاسەکە زیاد من بەڕای من ینی شاندە حکوومیەکە کافیە شاندە سیاسەکە ئەتوانن هێز و لایەنە سیاسەکان ئەوانی لە دەرەوەی حکوومەتیشن خۆ لە ناو پەرلەمانی بەغا هەمویان هەن ئەتوانی تۆ لێەوە پشتیوانی لەم شاندە سیاسی بکەی بەڵام هۆکارەکەی چێکام شاندانە ناگەنە ئەکاون نەتیجە یەکەم ئەبێم شاندانە شاندی خاوەن بڕیار بن بڕیاریان بەدەستەوە بێ واتە ئەوانەی ئەڕۆن خاوەن بڕیار بن سەر ئاستی شخصی یەکەم و دووەمی حکوومەت ئەبێ بڕوا شخصی سەرۆکی هەرێم بڕوا دووەم ئەمان ئەبێ ئەم ڕێکەوتنانە کە جێبەجێ کرێ مەسەڵەن ئەوە 3 ساڵە 2010 لە بەشەبودجێ عێراق هەمان مادە تەسبیت کراوەتەوانێکە مەسەلەی ئیستیحقاقی هەرێم و بەشەبودجێی هەرێمە بەڵام بۆ ئەم ڕێکەوتنە ناچێتە بواری جێبەجێکردنەوە لەبەرەوەی بەشەکەی هەرێمی کوردستان خۆی لێ دزێتەوانێ هەرێم من وەک پەرلەمانتارێک کە 7 ساڵە ئاگادارم ڕێگنەکەوتنی نەوت بەشێکی سەرەکی پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە کە بە گوتەی خۆیان بە گوتەی وەزیری پێشوو ئێمە جارێکی تر کلیل و قفڵی نەوت نادەینەوە بە بەغا ئەبێ قفڵ و کلیلەکە لای خۆمان کە بەپێی ئەو تەجروبە و ئەزموونی تۆ بەڕێستان کە ئەو کلیل و قفڵە نەدرێتەوە بە بەغا ئەمە دروستەکە ئەم کارەساتی ئێستا دروستەکە کە 7 دلار بۆ مێنێتەوە ئێستا نزیکەی تۆ 600 بۆ 700 ینی بە هەموویەوە 1000 بەرمیل ڕەواناکەی بەڵام ئەوە داهاتەکەیەتی کە خەڵکی کوردستانی ئیسفادەی لێ ناکە کۆمپانیەکان زیاتر ئیسفادەی لێەکەن دەوڵەتی وەکو تورکیا زیاتر ئیسفادەی لێەکە ئەمە بەرەوە بە بەغا ئەم بەشە ئەم یعنی داواکەی بەغاش ڕوونە لە ڕاستیەکە مەبلەغێکی کەمە کە 250,000 بەرمیلە تۆرە 250,000 بەرمیل لە ڕێگەی سۆمەوە بنێرە
ئەو کاتە ئەنجا شەڕەکانی خۆت لەگەڵ بەغاوکە ئەو کاتە ئەنجا مووقفی تریشی لێ بگرە کاکە مەسەرە ناوەندی لێکۆڵینەوەی ئەمریکی هەیە ئەڵێ کاکە زانە ئەڵێمە کورد چی بکەین خۆیان نین ئەڵێ لە 91ەوە لەگەڵیانین ناوچەی دژە بفرینمان بۆ دروست کردوون بڕیاری 6مان بۆ دەرکردوون لە شەڕی داعش یارمەتیمان داون دەستورمان بۆ نووسیونەتەوانێ پاراستومانن بەرنامەی نەوت بە خۆراک هاوکاریمان کردوون ڕێکخراوە فریاگوزارەکانمان ڕۆشن هاوکاریان کردووە ئەم هەموو دەرفەتە بۆ تۆ هاتوتە پێشەوە ئەوە خۆتی نیت ئەوە خۆتی ئیسفادە لە دۆستەکانت ناکەی مەسەرەن چەند ساڵە هاوپەیمانان من وەکو ئەندامێکی لیژنەی پێشمەرگە ئاگادارم داعمی پێشمەرگاکەن ئێستا پارەکان لە 28 ملیارەوە هاتوتە سەر 90 بەداخەوە ملیۆن دلار بەڵێ یعنی دەیکەم بۆتەوانێ بۆ لەبەرەوە بینیویانە مەسەن لە گوندی مەلا عەبدوڵڵا بینێ هەر مێک زەمینیە و شلیفە پارەی 25 و دەیوی دەرەهێن و بە چەخۆیەگەی دڕن و دابەشێکن کابرای هاتە لیژنەی ئێمە لە کابرای کۆلۆنیال وتی ئەمە لە دنیا نییە ئێمە ئەم پارەیە لە هاوڵاتی ئەمریکی وەرەگرین لە باج وەریەگرین بۆ تۆ ئەم بەم سیستمە پارە تەوزیعەکەی ئەی پەنجەمۆر ئەی کۆمپیوتەر ئەوە تا مەسەرەن ئەوانیش لێمان ماندوو بوون کە تا ئێستا چواردە لیوایان بۆ نمونە پێتەوحید کراوەتەوانێ کە پیان نەوترێ لیوا هاوبەشەکانیانی کەواتە ئەلێرەدا لە ڕاستی هۆکارەکە خۆمانین بۆ ئەم شاندانە بەبێ نەتیجە دێنەوە لە بەغا لە بەرەوەی بڕیار بەدەستیتیانە ئەمە یەکەم ئەبێ خاوەن بڕیارەکان بڕۆن دووەم ئەبێ کە ڕێکەوتنەکان جێبەجێکرێ نەک ئەمە سیاسەتی کاتکوشتن و تێپەڕاندنت هەبێ و بەداخەوە ئەوە ئێمە مەسەن دۆستێکی وەکو گەوری عادل عەبدولمەهدیمان لە کیس خۆماندا ئەوە خەریکە کازمیش ناومێد دەکەین کە هیچ نەبێ ئەم سەرکردانە لە ڕۆژگارە ڕەشەکانە لە ڕۆژگاری ئۆپۆسیۆنە لە سەردەمی ڕەشی دیکتاتۆریا لەم چیانی کوردستان ژیاون و هاوڵ و ڕەفیقسۆزن بەڵام دوو ڕۆژی تر لانێ گەنجێک بێ ئەم باگراوندەی نەبێ لە ڕاستیان ئەوە ئەچینە پرسیارێکەوە مامۆستا باز لەوە ئەکرێ ئەگەر بێت و مەلەفی نەوت و 150 داهاتە نانەوتیەکان بدرێتە بەغدا ڕەنگە لە انتخاباتی داهاتوە خەڵکێک بێتە سەر حکوم کە بەڕاستی بە زۆر تون لەگەڵ هەرێمی کوردستان بێتە سەرخەت و زیاتر دەستی هەرێمی کوردستان بادا و مەسەلەن ئێستا تا گەیشتۆتە ئەوەی کە بانگەشەی ئینتیخابی هێز و لایەنە شیعەکان لەسەرەوەی چێ زیاتر تون دەبران بە هەرێمی کوردستان بەڵێ ئەمە ینی وەکو ئەمە بەچی مەسەر بەشانی سەدیکەی تای هەڵبژاردنە بە دوو سێشت ئێمە توانین ئەوە سەر بکەین یاک تا ئەم حەددە تا ئێستاش و من پێم وایە تا چەند ساڵێکی تریش هەرێمی کوردستان بەشێکە لە زەمینەیەکە لە بەرژەوەندی زلهێزان و کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەوان تێبینیان لەسەر دەسەڵاتدارانی هەرێم هەیە بە زمانەوەی قەوارەکە و کیانەکە بە زەرور دەزانن ئەزانن ئێمە شیاو نین بەڵام بەرژەوەندی ئەوان ئەخوازێ کە قەوارەکە بمێنێ قەواری هەرێمی کوردستان ئەمە یەکەم ئەو مەترسی لەسەر نییە ئەم هەڕەشە و گوڕەشانە دووەم ئەگەر بەشێکی هەبوو بێ خۆمان ئەم زەمینە سازیەمان بۆ کردوون کە دەوڵەتانی دراوسێ وەکو چاوبەرە و ژێر و قەرزاربار و منەتبار بەرامبەر بە ئەوان ببیندێن سێ بەچی ئەو هەڕەشە و گوڕەشانە پارێزین بە بەرەیەکی تۆکمەی ناوخۆ تۆ کە میلەتت ئاش کردەوە ئەوە هەر ئەو میلەتەیە کە شەڕی داعشی کرد چی کرد هەرەو میلەتەیە کە لەنەوە تو دووە مامەستا ئەیوت من سەری بەرزم بۆ موچەدا نانەوێنم هەرەو میلەتەیە کە ئازیزترین ڕۆڵەکانی خۆی بۆ تۆ بەخت کردووە هەرەو میلەتەیە کە لە 92 بە چه ئاپۆڕاو بەرگێکی ئاڵوواڵاوە دێتە بەردەم هەڵبژاردنەکانی تۆ هەرەو میلەتەیە کە لێبوردن بۆ تۆ دەرەکە لێت دەبورێ سەبری هەیە تەحەمولی هەیە بەڵام ئەم سەبر و تەحەملەی میلەت تا سەرە بێ نەخێر لە ڕاستی من پێم وایە بەم سێ فاکتەر ئەتوانین وەڵامی هەموو ئەو هەڕەشە و گوڕەشانە بینەوە ئێمە بەڕێزت لە گەرمەی شەڕی داعشا بەرنامەمانە کرد پێشمەرگەمانە بینی خۆبەخشمانە بینی خەڵکی کاسبکارمانە بینی هیچ نەبووە ئازوقەیەکی ئەبەر بۆ سەنگەرەکان لە هەموو جەبەکان لە شنگالەوە تا ئەگاتە کوباشی مەسەلەن ئێستا دۆخێک دروست بوو لە مەترسی کەوتە سەر هەولێر ئێستا ئێرانیەکان یانوێ بە چاوی کوردی دابدەنەوە ئەمەش ناکۆچی دروست کردو تێڕوانی مامۆستا ئەبوبەکر لەسەر پرسێکی وها ئەگەر ئێمە حساب بۆ هەموو پێشمەرگەی هی یەکێتی هی پارتیە خۆبەخشێکە هەر کەسێکە حسابی بۆ بکرێت سوپاسی ئەو بکرێت لە برێەوەی سوپاسی خەڵکی تر بکرێت ئەومان بەسەر دێت ئێمە نەخێریانی ئەمەی ئەم دۆخەی کە هەیە وەکوتم بەرهەمی خۆڕاگەری خەڵکی کوردستان و ئیرادەی
گەلی کوردستان بوو و دواتر بۆ خۆتان ئەبینن بەڕاستی هاوپەیمانان هاتنە سەرخەت بە گەرمی و ئەو پشتیوانی کۆمەڵگەی نێودەوڵەتی لە شەڕی داعشا ئەوە ئەینا ینی پاڵپشتێکی زۆر زۆر گەورە بوو ئەینا لەسەر ئاستی ناوخۆ ئێمە قابلی ئەوە بووین کە داعش مەترسیەکەی زیاتر بێت لەسەر هەرێمی کوردستان بەڵام بەجددی کۆمەڵگەی نێودەوڵەتی هاتە پشتیوانیمان ینی ئەوەی کە ئێستا بە چاومانان دەدەنەوانێ هۆکارەکە خۆمان پێکێنەری ئەوەین کە هێشتا بەیەکەوە نەمانتوانیوە ڕێکەوین و زۆر جار لە وێزگەکانەکە ئێمە نامانوە برینەکان هەڵدەینەوانێ پەنامان بۆ ئەم داگیرکەرانی کوردستان بردووە کە تۆ چاوبەرەوژێری ئەوی لەگەڵ براکەی خۆت تێگەشتێنی و لەسەر پشتی کاتوێشا و فڕۆکە و دەبابەی ئەو حەسمی شەڕەکەت لەگەڵ براکەی خۆتەکەی ئەبێ ڕۆژێک چاوەڕوانی ئەوەش بکەیت یعنی لەبەرەوە بۆ ئێمە لایەزال ئەم دەردە کووردە ئەم هەستکردن بە نەقسەکە لە جیبی لەمانە دروست بووە لە ڕاستێ بۆ ئامادەین بچەمینەوە بۆ داگیرکەرانی کوردستان بۆ ئامادەین سازش و تەنازل نەکەین بۆ یەکتری بۆ بین لەگەڵ یەکتریا دان بە یەکترانەنین ئێستا کێشەکە مەسەلەن وەرتری کەمە مامۆستا کێشەکە کەوتۆتە نێوانەوەی لە بریەوەی وەڵامی ئەو شوێنە بدرێتەوە کە بۆ نەڤیددیۆکەی دەرکردوڵێ بۆ یەکێتی ئەڵێ هێزی دژە تیرۆرەڵێ ئێمە مەخمور مازاد کرد و ڤیددیۆیان بڵاو کردێتەوە ئەو ئەڵێ نەخێر تەنها ئێمە بووین و کەس نەبووە وەختی ئەوە خەڵکی ئەوە هەموو حقایقی مێژوین هەموو حقایکی مێژوین پێش هاوپەیمانان تەدەخولیان کرد و ئەتوانین بڵین هێزی دژە تیرۆری یەکێتی ڕۆڵی گەورەی بینی هێزی دژە تیرۆری پارتی ئیشی کردو هەموو هێزەکان بوون ئەگەر ئەمە یەکگرتوو بەڵام ئەمە بۆ ئەمە ناوانی بۆ نانی بۆ تۆ دوای 27 ساڵ هێشتا ئەم دابەشکاری هەبێ بۆ دژە تیرۆری ئەم حیزب هەبێ و دژە تیرۆری ئەو حیزب هەبێ لە شەر ڕادەرکەوت کاک زانا کە ئێمە هەموو ئەو وێزگانی کە پێکەوە بووین براوە بووین لە ڕاپەڕی ناپێکەوە بووین براوە بووین لە شەڕی داعشا پێکەوە بووین براوە بووین لە دەستورا پێکەوە دەنگمان پێدا براوە بووین هەموو ئەو وێزگانە لە کۆڕەوە بەیەکەوە کۆڕەومان کرد ئەو دەنگدانە و سەدا جیهانی بووی لە کوێشە ناکۆک و ناتەبای لە ڕاستیات لەوێەوە هەمومان هەستمان بە مەترسیەکە کردووە ئێستا ئەمەی کە تۆی بینی ینی ئەم بە چاودادانەوەی ئێران ئەو ڤیددیۆیە ئەبێ هەموو کوردێک پێی ناخۆش بێ بەڵام بێ لەو فاکتەرانە بگەڕێی کە بۆ ئێستا ئەم دڕدۆنجێ دروست بووە لەبەرەوەی تۆ ئەم دڵی ئەم میلەتت خۆش نەکردووە لەبەرەوەی تۆ هێشتا حکومەتی هەرێمی کوردستان حکومەتێکی یەکگرتومان نییە لەسەر ئاستی کوردستان هێشتا ئەم دوو ئیدارە هەیە هێشتا ئەم دوو حیزبەی ناودەسەڵات بە یەکپارچەی مامەڵەیان لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانان نەکردووە هێشتا ئاسایشەکان جیاوازن دەستگا هەواڵگیریەکان جیاوازن دەیکەواتە خۆت ئەمەد کردووە بەداخەوە یعنی کە ئێمە ئەوایە دوای 200 ساڵ هێشتا پاشەکشەمان کردووەکان نە مەحکومی ئالی عوسمان بین و نە سوخرەکێشی عەجەمانیش بین وانە ئەوای وامان کردایە بەڵام نە مەحکومی حکمی عەجەم نە سوخرەکێشی ئالی عوسمان بین ئێستا سوخرەکێشین و مەحکومی عەجەمیانیشین لە ڕاستیە هەلێمی کوردستان وای لێ هاتووە ئەبێ احتراف بکەین ئێستا ژەتوانین ئێمە لەگەڵ ئەم دراوسیان ئێمە ئیعلانی شەڕ ناکەین لەگەڵ نە ئێران نە تورکیا پێیان ئەڵین دراوسەیەکی باش بن ئێمەش دراوسەیەکی باشە بین بۆ ئەوان و ئەمە هەرێمی کوردستانە و ئەم وڵاتانە ئەتوانن لەگەڵ هەرێمی کوردستانە ئەگەر ئێمە استراتیزیی نەتەوەیمان هەبێ بەرچاومان ڕۆشن بێ وەک نەتەوە بیرکەینەوانێ نەک وەک حیزب وەک قەوارەکە بۆ مەسەلەکە بڕوانین نەک وەک کانتۆن و ئیدارەیەکی مەحەلی بچووک بڵێم من سنوورەکەی خۆمم قایم کردووە پشتم بە فڵان دەوڵەت بەستۆی تر چییە بێ با ببێ ئەم استراتیژە غەڵەتە ئەم استراتیژەوە ئەمە بوو کە زەربەی لێداین لە ڕاستیە لەبەرەوە ئەو زەفەری کە پێشمانە بینن هی ئەو کە لە نوکلێن و شەبەقانەیە کە بەداخەوە بەڕای من هەندێک لەو شەبەقانە بوون بە داڵان ئێستا کە ئێستا داگیرکەرانی کوردستان سەرەتاتکێتیاکەن دوا سەرنجی بەڕێز مامۆستا بوبەکر هەڵەت نیوە کەسێتێکی سیاسی نیشتیمانی بۆ خەڵک بۆ هەموو هێزولانە سیاسەکان چیە؟ من ئەڵێم ئەبێ هەموو هێزولانە سیاسەکانی کوردستان لەسەر ئاستی هەر چوار پارچە لەسەر ئاستی ئەم پارچەش ئەبێ لە دەوری استراتیژیی نیشتیمانی کۆببینەوانێ ئاڵێنگاری و تەحەدیەکانی ئەم قۆناغا ڕیزبەندکەین و هەر یەکەمان ئەرک و ڕۆڵێک کە ئەیکەوێتە ئەستۆمان شانی بینەژێر لە سەروی هەموویانێ ئەرچی حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستانە کە دەست بکەن بە ئیسلاحاتێکی ڕاستەقینە و داهاتەکان شەفافکەن و لەگەڵ بەغدا ڕێکەون و چیتر
یاری بە ئیرادی خەڵکی کوردستان نەکەن و چیتر سەبر و ئارام و تەحملی خەڵکی کوردستان تاقی نەکەنەوانێ و ئەم میلەتە شانی ئەوەیەکە لای لێ بکرێتەوانێ و قەیرانەکانی بۆ زیاتر نێت. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەبوبەکر هەڵاتنی سیاسەتمەدار. زۆر سپاس بۆ بەڕێستان. بینەرانی خۆشەویست لەگەڵ ئەو گفتوگۆ نیشتیمانی مامۆستا ئەبوبەکر هەڵاتنی گەیشتنە کۆتایی بەرنامەی پانۆراما لەگەڵ هاوکارەکانم. تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرین هەموو لایەکتان ساغ و سەلامەت بن.